سەرۆکی ئەمریکی پێنگاوان دەئاوێژە لێ دژی جێگەرەین ئەلکتریک کوبوونە سەدەمی مرناچەند نەخۆشان. دەخیر هەروەها هەڵمژین لەم ساڵانەیە دووەدا ناوبانگی دەرهێناوە گوایە وەکو ئەڵتەرناتیڤێکە بوو تەمەکویان تتن، بەڵام ئێستاکە ئەڵبەتە هەموو چێژەکانیش ئێستاکە بە ڕێوەتی ترامپ فەرمانی داوا لە قەدەغەکردنی هەموو جورە سیگارکێشانێکی چێژدار. ڕاگەاندنەکە دوای ئەوە هات کە ژمارەیەک لە گەنجان لە چەند ستانێکی ئەمریکا گەیەندرانە نەخۆشخانە بەهۆی کێشەکانی سیەوە هەر لە سەختی هەناسەدان هەتا دەگاتە زیانی گەورە بە سیەکانیان، ئەمەش دوای بەکارهێنانی سیگاری بۆنداری ئەلکترۆنی. پێویستە ئەوە ڕابگیرێت، پێویستە وەزارەتی خۆراک و دەرمان ڕێکاری تند بۆ ئەمە بەستا بگرێتە بەر لەوەی ڕەوشەکە خراپتر بێت. منداڵان هەتا زیاتر نەخۆش بکەون باوانیان دەنگی داواکاریەکانیان لە حکومەت بۆ کاردانەوە ڕوو لە زیادبوون دەکات. پێویستە ئێمە داوای قەدەغەکردنی هەموو جۆرە سیگارە بۆندارەکان بکەین، چونکە ئەمە زیان بە منداڵەکانمان دەگەێنێت. کەسیش حەزی لەو جۆرە نییە کە تامی نیکۆتین دەدات. ڕۆژی چوارشەمەی ڕابردوو ترامپ ڕایگەیاند بەڕێوەبەرایەتەکەی هەنگاو دەنێت بەرەو قەدەغەکردنی سیگاری بۆنداری ئەلکترۆنی. فرۆشتنی سیگاری ئەلکترۆنی لە ماوەیەکی کووردا بۆتە بازرگانیەکی گەورە، بەڵام ئێمە ڕێگا نادەین بەهۆیەوە مناڵان نەخۆش بکەون و کاریگەری خراپی لەسەر لاوانمان هەبێت. وەزیری تەندروستی وتی نزیکەی 8 میلیۆن کەسانی گەورە و 5 میلیۆن منداڵ سیگاری ئەلکترۆنی بەکاردێنن. تەواوی نەوەیەکی نوێی منداڵان لەبەر مەترسی ئالوودەبووندان بە نیکۆتین، ئەوەش بەهۆی جوانی و سەرنجڕاکێشی و بە ئاسانی بەدەستهێنانی سیگاری ئەلکترۆنی. قەدەغەکردنەکە هەموو جۆرەکانی سیگاری بۆنداری ئەلکترۆنی دەگرێتەوە. بەر لە خستنی هەر جۆرێک لەوانە بۆ نێو بازاڕەکان دەبێت بەرهەمهێنەرانی هەوڵی وەرگرتنی بەدەستهێنانی ڕەزامەندی لە وەزارەتی خۆراک و دەرمان بدەن. بەرهەمهێنەرانی سیگاری بۆندار و توتن دەبێت هەتا مانگی مایسی ساڵی 2020 داواکاری بۆ وەرگرتنی ڕەزامەندی بۆ بەرهەمەکانیان پێشکەش بە وەزارەتی خۆراک و دەرمان بکەن. بەرهەمهێنەرانی سیگاری بۆنداری دیکە ئەوانیش دەتوانن داوا بۆ ڕەزامەندی پێشکەش بکەن. پسپۆران گرتنەبەری ڕێکاری زیاتریان دەوێت لە پێناو پاراستنی منداڵەکانمان. ئەم جۆرە سیگارانە هەردەمێنن هەتا ئەو کاتەی بە بنێشتی تامخۆش ناو ببرێن و دەزانین ئەم شتانەش زیاتر بە منداڵان دەفرۆشرێن. هەفتەی ڕابردوو میشیگن بووە یەکەمین ستان لە ئەمریکا بەرهەمهێنانی سیگاری بۆنداری ئەلکترۆنی قەدەغە بکات. هاوکات نیگەرانیش هەن سەبارەت بەوەی قەدەغەکردنی ئەم جۆرە سیگارانە هانی فرۆشتنی ناقانونی ئەو بەرهەمانە بدەن ئەوانی کە سنووردار دەکرێن.